مەزهەب و کارکردە سیاسیەکەی. مەزهەب لە کۆمەڵگای چینایەتی ئەمڕۆدا لە هەمان حاڵدا کە بیر و باوەڕی جەماوەرێکی بەرینی خەڵکی کرێکار و زەحمەتکێش پێک دێنێت، ئامرازێکیشە لە دەست سەرمایەداران و دەوڵەتەکاندا تا لە ڕێگای ئەوەوە خەڵک لە خەبات بۆ گۆڕینی بارودۆخی ژیانیان هەر لەم دنیادا سارد بکەنەوە. مەزهەب نەتەنیا لە دەورەی نظامی سەرمایەداریدا بەڵکو بە درێژایی مێژوو دەنگدانەوە و ڕنگدانەوەی بێهیوایی و بێتوانایی جەماوەری خەڵک بووە بۆ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ کۆسپەکانی سەرڕێژیانیان. ئەو ئینسانانەی گیرۆدەی مناسباتی زاڵمانەی نظامی سەرمایەدارین و بە تەنیایی تواناییان نییە تا بارودۆخی ژیانی خۆیان بگۆڕن و لە بەرامبەر ڕەنج و ئازارێکدا کە خۆیان و بنەماڵەکانیان گیرۆدەی بوون کارێکیان لەدەست نایەت کاتێک کە خۆیان بەداما و لاواز دەبینن بە ناچاری ڕوودەکەنە ئاسمان بەو هیوایی کە هێزێکی بەتواناتر دەرکەوێت و ڕزگاریان بکات. کاتێک کە لە دنیای ڕاستەقینەدا هیچ هیوایەک بۆ گەیشتن بە ئاواتەکانی نامێنێتەوە، هیوا دەخوازێت تا بۆ دەسڕاگەیشتن بە ئاواتەکانی دوای مردنی سەر لە نوێ زیندوو بێتەوە. بەم جۆرە بە ئاواتی گەیشتن بە ڕفاه و بەختەوەری لە دنیای خەیاڵی دوای مردندا ڕەنج و ئازارەکانی دنیای ڕاستەقینەی تەحمل دەکات. دەوڵەتانی نەیاری سەرمایەداری لە گۆشە و کەناری دنیا بە پێی پێگەیەکی کە هەیەە بە پێی ئاستی خەباتی چینی کرێکار و بەرەو پێشچوونە کۆمەڵایەتیەکان لە سێ ڕێگاوە حاکمیەتی خۆیان سەقامگیر دەکەن و درێژەی پێدەن. یەکەم لە ڕێگای سەرکوت و پێشێلکردنی وەحشیانەی ئازادی و مافەکانی خەڵک کە لە وڵاتێکی وەک ئێراندا لەگەڵ ئاست و چۆنیایەتەکەی ئاشناین. دووهەم بە یاساییکردنی سەرکوت شاملی سەرجەم ئەو یاسایانەی کە لە پارلەمانە بورژواییەکانەوە بۆ دیفاع لە مالکیەتی تایبەتی سەرمایەداری و دژ بە مافەکانی کرێکاران پەسەند دەکرێن و لە نظامێکی کۆمەڵایەتی دیاریکراودا هەمووان خۆیان بە ناچار دەبینن پەیڕەوی لێ بکەن. سێهەم بە یارمەتی دەرونی سەرکوت واتە ئینسانەکان دەخەنە پێگەیەکەوە کە هەژاری و بێمافی خۆیان بە ئەزموونی ئیلاهی بزان و بەو هیوایی بگەن بە بەهەشتی جاویدانی بە بارودۆخی فەلاکەتباری ژیانیان ڕازی دەبن. مەزهەب سەرکوتێکی معنەویە کە بەسەر شانی جەماوەری خەڵکەوە قورسایی دەکات. مەزهەب بەوانەی کە سەرتاسەری تەمەنیان زەحمەت دەکێشن و بە هەژاری دەژن دەڵێت کە تا کاتێک لە سەر زەوین تەسلیم بن و لێبردوانە بە هیوای پاداشیەکانی بەهەشت ئارام بگرن. مەزهەب جۆرێک مخەدری معنەویە کە تێیدا کۆیلەکانی سەرمایەداری هەوڵەکانیان بۆ ژیانێک کە شایستەی ئینسان بێت دێننەلاوە. ڕزگاربوونی ئینسانێکی کرێکار و زەحمەتکێش لە چنگ ئەم وەهم و گومان و خوراافەیە ئەگەر بە ڕەوشەنگەری و لێکدانەوەی زانستی بابەتی جیهانی لە چوارچێوەیەکی دیاریکراودا ئیمکان پەزیر بێت، بەڵام ئەم ڕزگاربوونە لە ئاستی کۆمەڵایەتیدا تەنیا کاتێک ئیمکانی هەیە کە بارودۆخی ژیانی ئینسانەکان بگۆڕدرێت و ئەو هێزە سروشتی و کۆمەڵایەتیانەی کە ئینسان لە ترسیان پەنا دەباتە بەر گومان و خوراافە و مەزهەب هاتپێن نەژێر کۆنتترۆڵی هێزی پێشرە و ڕزگاری بەخشی کۆمەڵ کۆمونیستەکان و چینی کرێکاری ئاگاه و چاوکراوە. بە شۆڕشی کۆمەڵایەتی چینی کرێکار کە بێگومان شۆڕشێکی ئاگاهانەیە، ڕێگای ڕزگاری لە زیندانێک کە توانایی ئاڵ و گۆڕبەخشی ئینسان تێیدا دیلکراوە خۆش دەبێت. بەڵام سێ کۆڵەکەی ئەساسی هەن کە لە خزمەت بە درێژەی سوڵتەی نفوزی مەزهەب بەسەر ئەفکار و ئارای هەژاران و بێبەشانی کۆمەڵدان. یەکەم بەهرەمەندبوونیەتی لە ئیمکاناتی دارایی و تەبلیغاتی کە دەوڵەتەکان دەینێتە ئیختیار مبەلغین و بونگا مەزهەبیەکانەوە. دووهەم دەخاڵەتدانی یاسا شەرعیەکان و بیر و باوەڕە مەزهەبیەکان لە بەڕێوەبردنی کاروباری دەوڵەت و سێهەم ئاموزشی مەزهەبی لە قوتابخانەکاندا. جیایی دین لە دەوڵەت ینی هەڵوەشانەوەی هەموو جۆرە ئیمتیازێک و هەڵاواردنێک لە کارە دەوڵەتیەکان و مافی کەسەکاندا لەسەر بنەمای مەزهەب و مەقامی مەزهەبی ئەوان ویان باوەڕ پێبوون ویان پێنەبوونیان بە مەزهەب، واتە هەڵوەشانەوەی دانی یارمەتی دارایی و هیتری دەوڵەتی بە قوتابخانە و ناوەند و دامەزراوە ئاموزشیە دەوڵەتیەکان. ینی هیچ یەک لە مەزهەبەکان وەک مەزهەبی ڕسمی بە ڕسمیەت ناناسرێت،
مەسهەب وەک ئەمری تایبەتی کەسەکان چاو لێ دەکرێت و سەرجەم کەسەکان لە ئیختیارکردن و هەڵبژاردننی هەر مەسهەبێک ویان بێباوەڕی مەسەبی مانەوەدا ئازادن. داخوازی جیایی مەسهەب لە دەوڵەت دروشمێکە کە وێڕای نیشاندانی دژایەتی ئێمە لەگەڵ مەسهەب وەک ئەمرێکی دەوڵەتی، پابەندی ئێمەش بە ئەسلی ئازادی بێشەرت و مەرجی عەقیدە و بیر و باوەڕ نیشانەدات. واتە لەسەر ئەو ئەسڵەت جەخت دەکاتەوە کە دەسەڵاتی سیاسی و حکوومەتی سوسیالیستی سبەی ڕۆژ بە توندی لەگەڵ زۆر و گوشار و پشکنینی بیر و باوەڕ و دروستکردنی هەڵاواردن و مەحدودیەتی یاسایی دژ بە کەسانی مەسهەبی دژایەتی دەکات و بۆ ڕەخنە و وەلانانی بیر و باوەڕە مەسهەبیەکان لە کۆمەڵدا هیچ شێوازێک بێجگەل لە خەباتی نەزەری، ڕەوشەنگەری و ئاموزشی و قەناعەت پێهێنان بەڕەوا نازانێت. ئێمە مەسهەب جیا لەوەی کە سەربەخۆ لە دەوڵەت بێت یان نەبێت بە ئەفیونی جەماوەر و ئامرازێکی سڕکردنی ئەوان دەزانین و ئەگەر خوازیاری جیایی دین لە دەوڵەت دەبین ڕاست بەم هۆکارەیە کە دەمانەوێت سەرجەم شێواز و ڕێگا ڕسمیە یاساییە باوە دەوڵەتیەکانی ئەم ئەفیۆنە لە کۆمەڵدا بە تەواوەتی هەڵوەشێتەوە. ئێمە لە خەبات دژی مەسهەبدا قەت بە بیر و باوەڕی خەڵک سوکایەتی ناکەین. کارمان ڕەوشەنگەری و ڕوونکردنەوەی بە ئارامی و لە سەرەخۆی ڕاستیەکانە و ڕوونکردنەوەی بەڵگەمەندی دنیابینی کۆمونیستی لە بەرامبەر دیاردەی مەسهەبدا. خەبات و تێکۆشانی ئێمە دژ بە مەسهەب نەتەنیا نابێ ڕیزی یەکگرتووی خەباتکارانی چینی کرێکار دژ بە سەرمایەداران لاواز بکات، بەڵکو دەبێ ئەم ڕیزە پتەوتریش بکات.